ويبيني جو ئەندامێکی زۆر باریزە بۆیە خوای گەورە هەموو کاتێ پێش بەسەر هێناوێتی لێک کاتانە بێ لە قیامەتە کافەرمێ ربنا أبصرنا وسمعنا فارجعنا نعمل صالحا إنا موقنون بۆ چکۆ یەقین بە چاو دروستە بێ ئینسان کە لە قیامەتە ئەهوالی قیامەتە بینێ لێرە بۆ باس کردووە پێوتووە تەڵقینی یاوە بە قوربانی بووی بە ساقە بووی ئاگا لە خۆ بێ دەستە ماچکەم دەستی من و دامێنی تۆ جۆ لێ ناگرێ کە ئاگاتە قیامەت اینجا چیم بەخۆم کرد اینجا ئەهوالی قیامەت بە چاوە بینڕێ کە بە چاو بینی اینجا لە ربنا أبصرنا وسمعنا پێشتر جۆمان لێ بوو بەڵام ئێستا چاویشمان لێ بوو ئەم عیلمە بوو بە عیلمێکی عین اليەقین بۆیە بوو بە عیلمێکی عیلم اليەقین چکە بە چاو و جۆ و هەستەوەرەکان هەمووی هەستی پێ کرد اینجا لە ربنا أبصرنا خوای چاومان لێ بوو بمان جەڕەو بە دنیا نەما تازە هەستەوەر نەما دنیا نەما ئیمتحان نەما قیامەت نەما تاو کۆتایی پێوە بۆیە بەس لەم شوێنەیە بەسەر پێش سەمع خراوە چکە بەسەر ئەندامێکە لە کاتی خۆیان باسیەکەین بەڵام لێرە پێتان ئەڵێین گوێتان پشت گوێ مەخن پیاوی چابن ئەوەی کە ئینسان والله أخرجكم من بطون أمهاتكم لا تعلمون شيئا خوای گەورە لەسکی دایکتان دەری هێنان هیچتان نەئەزانی بەڵام وجعل لكم السمع والأبصار والأفئدة یەکەم مەصدەری تەلەقی لە ئینسانە گوێیە هیچ کاتێک هیچ شتێک لە ئینسانە بری گوێ ناکەوێ چونکە گوێ یەکسانە بە کەڕ و لاڵیش ئەگاتان لێ بێ ئینسان کەڕ بوو لەگەڵیشیا لاڵە بێ یعنی بەیەک جار دوو ئەندامی تری لەدەستەیە گوێشی لەگەڵ قسەکردنیشە بۆیە بەڕێزەکانم ئینسانە کرێ چاوی لەدەست بات بەڵام ئینسانێکی بەرهەمهێن بێ ئینسانە کرێت تەنها بە گوێەکانی ئەو پەیامەی کە هەیە ئەو دینەی هەیە کە هەیە پیاوێکی وەکو ترمذی لێ دەرچێت کە خاوەنی سونەنە کە ئەو هەموو عیلمەی هەبوو بە دوو چاوی نابیناوە بۆیە خوای گەورە ئەو کەسانی کە چاوەکانیان لێسێنێتەوە هەموو قەرەبووی چاوەکانیان ئەداتەوە بە جوەکانیان و بە عەقڵیان بۆیە بینم کەسانە زۆر عەبقەری دەرەچن زۆر زیرەک دەرەچن زۆر لێهاتوو دەرەچن